لەسەر گرنگی بڕیارەکانی سەرۆکی حکوومەت گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر عەبدولحەکیم خەسرە و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون. بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. دکتۆر بەخێر هاتی، سوپاس کە ئامادەی. بابزانین جارێ پاڵنەرەکان هۆکارەکان چی بوو لەم کات و ساتەدا سەرۆکی حکوومەت ئەم بڕیارانەی دەرکردو؟ ینی بەتاکید بڕیارەکانی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر لە چوارچێوەی پەرەپێدانی ناوچە جیاجیەکانی کوردستان بووە لە سەرەتای کابینەوە یەکێک لە ئامانجەکانەوە بوو ئێمە چۆن بتوانین ئەم ناوچە جیاجیەکان بە تایبەتەوەی کە ئیدارە سەربەخۆکانە لەگەڵ پارێزگاکانە دەسەڵاتی پێویستیان هەبێت بۆ ئەوەی خزمەتی هاوڵاتیان بکەن، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئامانجی سەرەکی زیاتر هاوڵاتی و خزمەتکردنی هاوڵاتیان بووە، بۆیە زیاتر ئیدارەکان چ پارێزگا و چ ئیدارە سەربەخۆکان و ئیدارە مەحەلیەکان ڕوبەڕووی داواکاری هاوڵاتیان دەبنەوە. بۆیە ئەم بابەتی کە ئێستا کاری لەسەر دەکەن پێشتریش وەکو دەزانی ئیدارەی سەربەخۆی زاخۆ ئیدارەی سەربەخۆی سۆران دامەزراوە بە نوێتی پێشتر لە کابینەکانی ڕابردوو ئیدارەی ڕاپەڕینی ئیدارەی گەرمیان هەروەها پارێزگاری هەڵبژار بۆی من بە باشی گوێم لە دکتۆر بێ بۆ ئەوەی بڵێن پارێزگاکان زیاتر بتوان خزمەتی ناوچە جیاجیەکان بکەنەوە. بۆیە بڕیارەکانی ڕێزدار سەرۆکی حکوومەت زیاتر پەیوەست بوو بۆەوەی کە ئێمە تا چەند دەتوانین ئیمکانیاتی زیاتر بخینە بەردەست پارێزگارە بە ڕێزەکان لەگەڵ سەرۆکی ئیدارەی سەربەخۆ لەگەڵ ئیدارەکان بە تایبەت قایمەقامیە و ناحیەکان کە پێشینیان زیاد بکرێتەوە، هەروەها دەسەڵاتی گواستنەوەی فەرمانبەران هەبێت نێوان فەرمانگە جیاجیەکان. زۆر گرنگە، چونکە ئێمە یەکێک لە گرفتەکانەوە بوو کە چۆن بتوانین چارەسەری ڕۆتین بکەین. بەشێک لە گرفتی ئیدارەکانەوەی بە تایبەت لە بەڕێوەبەرایەتی و یەکە کارگێڕیەکان بریتە لەوەی کە تا چەند خەڵکی پسپۆر و فەرمانبەریان هەیە. زۆر جار لەبەر قەیرانی دارایی لەبەر کێشەی میلاکات بە شێوازێکی گشتی پرسی گواستنەوەی میلاک و پسپۆریە تایبەتەکان لە فەرمانگەیەک بۆ فەرمانگەیەکی تر لەوانەیە چەندین هەنگاو و قۆناغ و ڕۆتینی هەبوو بێت. ئەمە پێشتر لە ئەنجومەنی وەزیران دەسەڵات دراوەتە پارێزگار و سەرۆکی ئیدارە سەربەخۆکان کە بتوانن نێوان یەکە کارگێڕیەکانی خۆیان جۆرێک لە ئیعادەی ڕێخستنی میلاکات بکەنەوە و ئەم جارەشیان یەکێک لەو داواکاریانی کە ئیدارە سەربەخۆکان و بەرپرسە کارگێڕیەکان لە جەنابی سەرۆکی حکوومەتیان کردەوە بوو کە ئەم دەسەڵاتیان پێ بدرێتەوە، چونکە لە ماوەی ڕابردوو کاریگەریەکی ئیجابی هەبوو لەسەر دووبارە ڕێخستنەوەی یەکە کارگێڕیەکان. ئەمە یەکێک بووە لە کارە گرنگەکان. بە تەئکید کاریگەری دەبێت لەسەرەوەی نەهێشتنی ڕۆتین کاتێک کە دەسەڵاتەکان شۆڕ دەکەوە بۆ ئاسی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان، ئەوەی کە پێویستە هاوڵاتیان سوودی لێ بینن بە تاکید، چونکە ئێمە یەکێک لە گرفتەکانمانەوەیە کاتێک کە فەرمانگەیەک ناتوانیت خزمەت گوزاری بە تەواوەتی پێشکەش بە هاوڵاتیان بکات بریتە لەوەی کە تا چەند کەم و کوڕی میلاکیە. ئێمە دەزانین مەسەلەی دامەزراندن یەکێک بووە لە گرفتەکان لە دوای 2014 بڕینی بەشە بودجێی هەرێمی کوردستان و تەنانەت لەو گفتوگۆیانەی کە ئێستا لەگەڵ وەزارەتی دارایی حکوومەتی اتحادی بە شێوازێکی گشتی بۆ پرسی موچە دەکرێت. یەکێک لە گرفتەکان بریتی بووە لە دامەزراندن. بۆیە دەبینین بەشێک لە فەرمانگەکان تەنانەت پسپۆریان تیان نەماوە. ئەگەر سەیری سەرنج بدەن بەشێک لەوانی کە دامەزراندنیان بۆ کرا بریتی بۆ لە مەسلەی ڕووپێوکردن و لە پرسی فەرمانبەری یاسایی بۆ هەندێک لە فەرمانگەکان بەڵێ بە تەئکید، چونکە کاتێک کە دەسەڵاتی دامەزراندنی گرێبەست دەدرێت بۆ ئەو پسپۆریانەیە کە ئەم فەرمانگەیانە پێویستیان پێێتی لە هەمان کاتیشدا دەسەڵات دراوەتە پارێزگار و ئیدارە سەربەخۆکان بەوەی کە بتوانن ئەو فەرمانگانەی کە نەقسی میلاکیان هەیە لە پسپۆریەکی دیاری کرا و بتوانن لە فەرمانگەکانی تر. ڕێژەتان بۆ دیاری کردوون؟ هیچ ڕێژەیەکی نییە بە پێی پێویستی و بە پێی ئەوەی کە چونکە هەر 6 مانگ جارێک هەڵسەنگاندنی بۆ دەکرێت. پێشتر ئێمە هەمان تەجروبەمان هەبووە لەگەڵ ئیدارەکان لە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و گەرمیان لە زاخۆ و سۆرانیش بە هەمان شێواز
هەر 6 مانگ جارێک پێداچوونەوەی پێدەکرێت لەسەر مەسلەی بۆ ئەوی نەقسمان بۆ دروست نەبێت بەڕاستی لە بەشێک لە فەرمانگەکان و لە هەمان کاتیشدا بگونجێت لەگەڵ پلانی وەزارەتەکان بۆ نموناگەر فەرمانگەیەک داوا بکە بڵێ من لەو 6 مانگەیە پێویستیم بە 10 کەسی شارەزا و پسپۆر لەم بوارانەدا هەیە واژۆی لەسەر ئەمانەی بڵێ ئەمەی کە ئێستا لەم کاتەیە داوایان کردووە بە نووسراوی ڕسمی ژمارەکان داوا کردووە بۆیە ئەگەر سەیری ڕەزامەندیەکان بکەن ڕەزامەندیەکان زیاتر بەو ژمارەیەکە فەرمانگەکان داوایان کردووە بەو نزبەی کە خۆیان ینی بۆ نمونە ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین هەمانە لەگەڵ گرمیان زانکۆی هەڵب ینی پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجەش بە هەمان شێواز داوایان کردووە. باشە دکتۆر من لە دەستپێکی ئەو زانیاریانەی لە چوارچێوەی بڕیارەکانی حکوومەت کە خستمە ڕوو بۆ بینەروبی سەرەکانمان بەوە دەستم پێکرد وتم گلەی و سەرنج و ڕەخنەی زۆر لە سەرۆکی حکوومەت گیراوە بەوەی کە جیاکاری دەکرێت لە نێوان ناوچەکان لە هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت دەوێت بەم بڕیارانە چ پەیامێک بگەێنێ؟ وەکو باسم کرد ئێمە هیچ پرسێکی جیاکاری نییە نێوان بەعکسەوە پێچوانەوە ئەوەی کە من باسی دەکەم لە سەرەتای کابینەوە تا ئەمڕۆ چەندین بڕیاری هاوشێوە هاتووە تەنانەت ئێستا کاتێک کە بۆ نمونە جەنابیان لەبەرەوەی زیاتر نێزیکی فەرمانگە و ئیدارە و یەکە کارگێڕیەکانی خوارەوەی حکوومەت و بەدواداچوونی کارەکانیان دەکەت تەنانەت ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ ئەم ئیدارانە هەیە بۆیە ڕاستەوخۆ داواکاریەکانیان وەردەگیرێت و چارەسەر دەکەت بۆیە یەکێک لە تایبەتمەندیەکانی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە کە لە هەموو ئاستە کارگێڕیەکان بەدواداچوون دەکەت و پەیوەندی دەکەت و بۆ ئەوەی بزانانی کێشە و گیر و گرفتەکانیان چییە بۆیە ئەم بڕیارانە ڕاستە بڕیارە کۆمەڵی بڕیار بەیەکەوە هاتووە ئەم بڕیارانەوە پێشتر کاری لەسەر کراوە و چەندین جار ئەمە نوێ کراوەتەوە و دووبارە کراوەتەوە و تەنانەتەوەی کە ئێستا پێویست بێت دووبارە بەشێک ئێستا طبعاً بەهۆی مەحدودیەتی لەوانەیە بەشێک لە مەسلەی داهات یان پرسی خەرجی و ڕێخستنەوەی خەرجی بەم شێوازە مامەڵەی لەگەڵ کراوە لە هەمان کاتیشدا بەشێک لە بڕیاری زۆر گرنگ بوون بۆ نمونە گواستنەوەی بەشێکی زۆر لەو پرۆژانەی کە پێویستن بە تایبەت لە گەرمیان لە بودجەیەکی تایبەت پێیان دەگوت بودجەی ناوچە جیاجیاکان کە ئەمە کاتی خۆی لەسەر پترۆ دۆلار بووە ئێستا دەگوازرێتەوە سەرپەرەپێدانی پارێزگا بۆ ئەوەی بتوانن خێراتر و بەبێ ڕۆتین مامەڵەی لەگەڵ بکرێن و بەپێی ئەو دەسەڵاتانەی کە بە ئیدارەی سەربەخۆکان دەدەواتە تەنها پەیوەست نییە بە پێدانی پێشینە بۆ فەرمانگەکان بۆ ئەوەی کارەکانی خۆیان ڕایە بکەن چونکە بەشێک لە کارەکانەوەی کە لەبەر قەیرانی دارایی بەڕاستی بە تایبەت لە دوای کۆرۆنا لە 2020ەوە کۆمەڵێ بڕیاری دارایی لە بەرامبەر کەمکردنەوەی خەرجی دران ئەم کەمکردنەوەی خەرجی هەندێک جار کاریگەری دەبێت لەسەر پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان بۆیە بەم بڕیارانە توانیمان دووبارە ئەو توانە قودرەتە داراییە بدەینەیە کە کارگێڕیەکان بتوانن بە شێوازێکی ڕاستەوخۆ خێراتر وەڵامی داواکاری هاوڵاتیان بدەن. دکتۆر زۆر تاکید لەسەر نەمان و نەهێشتنی ڕۆتین دەکەیتەوە و سەرۆکی حکوومەتیش بۆ خۆی زۆر تاکیدی لەسەر ئەم خاڵە کردوتەوە لە ماوەکانی ڕابردوودا بۆ کار ئاسانی هەڵبەت بۆ هاوڵاتیان بەڵام ئەگەر من و جەنابی دکتۆر عەبدولحەکیم بڕۆینە فەرمانگەیەک ئیشمان هەبێ کارمان هەبێ کتابێکمان پێبێ ڕەنگە بۆ واژۆی بەرپرسێک ناو ناهێن و هیچ کەسێک تۆمەتبار ناکەین لێرەوە من بە شێوەیەکی گشتی پێتەڵم بۆ واژۆی بەڕێوەبەرێک 3 ڕۆژ تا 4 ڕۆژ ئەو هاوڵاتیە بهێنرێ و ببرێت یان جێگەکەی خۆی بەجێ دەهێڵێت یان لە نێو کۆبوونەوە دەیانی چی ئەکەن بۆ ئەوەی ئەم ڕۆتینە زیاتر کەم بکەنەوە هاوڵاتیانەوە لە شارێکی درێکەوە جاری وایە دەچێت بۆ شارێکی دیکە ئیشەکەی بۆ ڕایی ناکرێت ئەمە یەکێکە لە گرفتە سەرەکیەکانی هاوڵات. بەڵێ ئێمە ئەوەی کە بۆ ئەم پرسە بەڕاستی ئەمە نەخۆشیە کە تەنها لە هەرێمی کوردستان نییە بەڵکو یەکێکە لەو لە زۆربەی هەرە زۆری ئەو وڵاتانەی لە حاڵەتی گەشە سندن و گەشە پێدانن بۆیە ئەوەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پلان و استراتیجیەت کاری لەسەرکرا بە چەند قۆناغێک بۆ یەکەمیان بەشێکی زۆر لەم خزمەتگوزاریانە بە دیجیتال بکرێت چونکە بە دیجیتالکردنی خزمەتگوزاریەکان ئەو کاتی پێویستمان بەم جۆرە ڕۆتینە نابێت بۆەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد پێویستمان بە واژووی تۆ هاوڕای لەگەڵم بەڵێ بەتاکید ئەمە خۆمان بە فعلی دیراستمان کردووە هەر ڕۆژی چوارشەممەی یان دوێن پێرێ ئێمە ڕۆژی سێشەممە لەگەڵ وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی
و لە هەفتەی ڕابردوو بۆ نمونەیەکێک لە پرسەکان پەیوەست بوو بە پرسی ڕۆتین لە بابەتی دەستەبەر ئێمە تیمێکی پسپۆڕی شارەزامان دەستنیشان کردبەوە بۆی دەستنیشانی ئەو هەنگاوانە بکەن کە بووەتە پرسی ڕۆتین بۆ نمونە کاتێک کە ده هەنگاو دەستنیشان دەکەی یەکێک لە هەنگاوەکان مانگێکی پێویستە بۆ نمونەیەکێک لە هەمان کاتیشدا ئەگەر سەرنج بدەن تەنانەت لە پۆرتاڵی خزمەت کە حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە لە پۆرتاڵی خزمەت ئێمە نزیکە 600 خزمەت گوزاریمان دەستنیشان کردووە کە دووبارە پێداچوونەوە بە هەموو ڕێکارەکان کراوە بۆیە دەگەڕێمەوە سەر ئەسلی مۆزوعەکە ئەوەیە کە لە استراتیژیەتەکە یەکێک لە پرسەکان پێیوەستە بە دیجیتالکردنی خزمەت گوزاریەکان کە ئێمە ماوەیەکی دیاریکراوە بۆ دەستنیشان کراوە بۆ ئەوی بەشی زۆری خزمەت گوزاریەکان استراتیژیە بەڵێ ئەمە ئێستا دەستی پێکردووە بەشێک لە خزمەت گوزاریەکان وەکو دەبینن بۆ نمونە لە مەسلەی لە پرسی هاتوچۆیە لە پرسی ویزەیە لە پرسەکانی ترکە پەیوەستە بە وزارەتی ناوخۆ ئەمانە ئێستا کارەکانی خۆیان دەکەن ئەوەی تر بەشێکی تر لە گرفتەکان وە بووەتە سەبەبی دروستکردنی ڕۆتین بریتە لە نەمانی کەسانی شارەزا بە تایبەتەوانەی کە خانەنشین دەبن و هەندە پسپۆری دیاریکرا و بەشێک لە فەرمانگەکان نامینن بۆیە ئێستا ئەو پلانەی کە دامەزراندن ئێمە دەڵێن دامەزراندن بە پێی پێویست بە پێی اختصاسی دیاریکراو بۆ ئەوەی ئێمە بەشێک لەو کەم و کوڕیانەی لە فەرمانگەکانە پڕ بکەینەوە و فەرمانبەری پێویستە نەخێر ئەمانە بەشێکە لەو استراتیژەتی کە دەمانەوێت کاری بکەین ئەوەی تریش کە بەشێکە لە استراتیژیەکە بریتی لە پێدانی دەسەڵات بۆ ئاستی خواردەوەی کارگێڕی بۆ ئەوی بتوانین عادەی ڕێخستنی میلاک بکرێن بۆ نمونە کە لە فەرمانگەیەک بۆ نمونە زیادەی میلاکی هەیە بتوانین سوودیان لێ ببینن لە هەمان کاتدا ئەنجومەنی ڕاژە بە وردی لە چوارچێوەی پلانێکی دیاریکرا و مەدروس لە چوارچێوەی بڕیاری ژمارە 33 ئەنجومەنی وەزیران مەسلەی هەیکەلیکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها پێداچوونەوە بە یەکەی ژمێریاری ئێمە زیاتر لە 1000 یەکەی ژمێریاریمان هەیە کە وەکو موسسات کاری خۆیان دەکەن ئێستا پێداچوونەوەیان پێدەکرێت تقریبان پرۆسەکە گەیشتۆتە قۆناغی کۆتایی خاڵێکی تریشەوەی کە بۆ ئەوەی ئاماژەی پێ بکەم بەشێک لە ڕێکارەکانمان کە ئێستا تەوحیدی ڕێکارە داراییەکان دەکرێت لەگەڵ حکوومەتی اتحادی ئەمەش کاریگەری دەبێت لەسەرەوەی ئێمە چۆن بتوانین دووبارە ڕێخستنەوەی یەکە کارگێڕی و ئیداریەکانمان بکەین بە شێوازێک بێت کە زیاتر کارا بێت و بتوانین خزمەت گوزاری زیاتر بگەین تا هاوڵاتیان شتێک کە بۆ من بۆتە سەرنج و پرسیار ئەوەیە ئەم دەسەڵاتەی کە ئێستا جارێکی دیکە خۆ دەتوان بڵم زیاتر شۆڕ کراوەتەوە بۆ یەکە ئیداریەکان لیان ناسەنرێتەوە بە بڕیارێکی دیکە خۆی ئەم جۆرە دەسەڵاتە بە تایبەت دەسەڵاتی گواستنەوە و پێدانی دەسەڵاتی گواستنەوە عادەتەن لە چوارچێوەی یاسای بودجەی گشتی دەدرێت لەبەرەوەی ئێمە بودجەی یاسای بودجەمان نەبووە لە چەندین ساڵی ڕابردوو بە تایبەت لە دوای 2014 و نەمانی بەشە بودجەی هەرێمی کوردستان بۆتە گرفتێک بەڕاستی بۆ ئەو دەسەڵاتانەی کە بە یەکە کاریگەڕیەکان دەدرێت بۆ پرسی گواستنەوە و دووبارە ڕێخستنەوە میلاک بۆیە ئەم دەسەڵاتانە ئەمە دەسەڵاتێکن لە چوارچێوەی زیادکردنی بڵێن کاری یان بڵێن ڕێخستنەوەی کاری فەرمانگەکان لە چوارچێوەی ئەو دەسەڵاتی کە لە ئەنجومەنی وەزیرانە بۆیە کاتێک کە یاسای بودجە دادەنرێت ئەم دەسەڵاتانە واضح هەبێت لەسەر ئاستی وزارەتەکان و یەکە کارگێڕیەکان دەتوان بە شێوازێکی گشتی مامەڵەی لەگەڵ بکەن بۆیە ئەمە پەیوەست نییە بۆی کە دەسەڵاتێکیان پێ دەدرێت و پێداچوونەوەی بۆ دەکرێت نەخێر دەسەڵاتێکە بۆ شێوازی ڕێخستن لە هەر 6 مانگ جارێک بۆ نمونە پێداچوونەوەی پێدەکرێت هەڵسانگاندن بۆ ئەوی ئێمە بزانین جۆرێک لە تەوازن و هەمانگی هەبێت فەرمانگەکان دوا پرسیار ئەمە کۆتا بڕیارەکانی سەرۆکی حکوومەتە بۆ سلێمانی و ئیداری سربەخۆی گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە نەخێر پرسی داواکاری هاوڵاتیان و پرسی خزمەت گوزاری و پرسی گەشەپێدان قۆناغێکی پێم وایە پێویستی بە استراتیژێتێکی دوورمەودایە ئەمە بەشێکە لە کارەکانی حکوومەت ئێستا لەم قۆناغە بەپێی ئەو ئیمکانیەتی کە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانە کۆمەڵێ بڕیاری کارگێڕی بڕیاری شۆڕکردنەوەی دەسەڵات بڕیاری زیادکردنی پێشینە بڕیاری دووبارە ڕێخستنەوەی بەشێک لە یەکە کارگێڕیەکان دراوە بەڵام ئەمە
بەشێکە لەو پلانە استراتیژیەی کە پەیوەستە بە گەشە پێدان پەیوەستە بە ڕێگاوپان پەیوەستە بە نیشتە جێکردن پەیوەستە بە کشت و کاڵ پەیوەستە بە گشت سکتەرەکان کە پێویستە کاری هەرچەندە وتم دواپرسیار بەس بە ئەمە دواپرسیار بێ ببوورە بە ڕوخسەتی هاوکارانم قسەیەک وەکو خۆی بۆتە گوازمەوە ئێمە لە ناو خەڵکین و ئێوەش لە ناو خەڵکان زۆر بەرگێمان دەکەوێت ئەم بڕیارانە چ پەیوەندێکی بە پرۆسەی هەڵبژاردنەوە هەیە بەڵام پرسیارەکەم ڕوونە ئەم بریارانە هیچ پەیوەندی بە پرۆسی هەڵبژاردنەوە نییە چونکە پرۆسی هەڵبژاردن پرۆسەیەکی بڵێن دەوریە و خولیە و پێویستە بکرێت بەڵام حکوومەت کۆمەڵی ئەلتیزاماتی لەسرە تا ئەو کاتی تا ڕۆژی هەڵبژاردن و تا ئەو کاتی حکوومەتێکی نوێ دێتەوە پێویستە حکوومەت بڕیار دەربکات پێویستە حکوومەت خزمەت گوزاری پێشکەش بکەتەوە پێویستە حکوومەت هەموو ئەو ئەرکولتیزاماتی کە لە سەریتی جێبەجێ بکات بۆیە ئەمە ئەرکێکە ئەلتیزامێکە و پێویستە حکوومەت یاریمی کوردستان لە هەموو قۆناغەکان و تەنانەت باسیەوە نەکا کە ئێستا لەبەرەوەی هەڵبژاردنە ئێمە نابێت کۆمەڵێ بڕیار دەربکەین بۆ ئەوەی ئەم ڕخنە و تێبینێنە نەخێر هەتا دوا ڕۆژی هەڵبژاردنیش و دوا ڕۆژی کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان حکوومەت ئەو ئەرکولتیزاماتی لەسەری بوو جێبەجێ دەکات وەتا حکوومەت تەحەدای ڕخنەکانەکە بەتەکید سپاس دەکەم بەڕێز دکتۆر عەبدولحەکیم خەسرە و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون گەلێک سپاس